مەلاقاتیل و ئاسێرەکەریم دەبێتە شەڕیان شەڕەکەیان لەسەر میلاد باشکردنە مەلا ئەستێرەتە دیتەکە دەڵێ دەبێ من یەکەم کەس بم بۆت کوژم ئەستێرەش بە تەنزەوە وەڵامی دەداتەوە دەڵێ بۆ مردمی دووەم و سێمیشەیە نەمانزانیوە و دەژڵێ قاتیلم نەبینیوە گرینۆک بێ کێ شەڕەکەی دەست پێ کرد بۆ عەق بە کامیان دەدەیت تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. سەرەتا پێمان خۆشە باسێکی کورتی لەو دوو کەسایەتیە بکەین و بە چمە وەستێک سۆشیال میدیا بەکاردەهێن و وارووا پەیامیان چییە و دانوێت چی بە خەڵک بگەێنین یەکەمی جار لەسەر خات و ئەستێرە باز دەکەین باز لەوە دەکاتن پەیامی من ئاشکردنەوەی نێرومەیە ئەستێرە تەمەنی لە ئێسادا 38 ساڵە لەدایک بوو شاری سلێمانیە و ئێستا دانیشتووی وڵاتی سوێدا هەرچەندە ئەو پێشتر پێشکەشکار و ڕۆژنامەوان بوو بەڵام لەم چەند ساڵی دوایی لە ڕێگای دەرکەوتنی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆتە جێی سەرنجی هاوڵاتیانی کورد ئێستا ئەو خۆی بە تێکۆشەری مافی ئافرەتان دەزانێت و دەڵێت من تاکە ژنم لە ماوەی 5 ساڵی ڕابردوو وەکو دایک بە کچانم وتووە چۆن ڕەفتار بکەن ئەستێرە تەنیا ئافرەتی کورد نییە کە هەوڵی داوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنێت بۆ گوزارشت لە خۆ لەگەڵ پێشکەوتن و تەشەنەکردنی ئەم هۆکارانەی پەیوەندی دەیان ژنی کورد تۆڕەکانی وەکو فەیسبوک، ئینستاگرام، یوتیوب و تێلەگرام دەخەنە خزمەتی بڵاوکردنەوەی بیر و باوەڕەکانیان و پەرەپێدانی چالاکی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و هونەریەکانی وارووا ئەستێرەکەریم تاوەکو ئێستا لە سۆشیال میدیا ڕەخنەی لە گشت کەسێک گرتووە تەنانەت هونەرمەند سیاسی وەرزژوان واز دەکا ئەو کەسانێک کە دەرکەوتن زۆربیان لە سۆشیال میدیا زیادەن و پێویستە دوور بخرێنەوە وەروەها ڕەخنەی تاوەکو ئێستاکەش بەردەوامە لە کچە مۆدێلەکان تاک بە تاکیان باز دەکاتن و وەروەها پێشکەشکار و زۆربەی ئافرەتانەی کە لەسەر بواری ژن قسە دەکەن و باسییان دەکاتن و لە دوایین باسکردنەکانی سەبارەت بە سانەی مامی یوسف و جیان هاشم و مەلا قاتیلە وەروەها باسی سانەی مامی یوسفی کرد و وەروها نامەیەکی دەنگی بڵاو کردەوە کە و خاتونە لەو کاتەدا جوێن یاخود قسەی نەشیاو بە شاری هەڵەبجە دەداتن و سێرەکەریم لە لاپەڕی فەرمی خۆی تێلەگرامەکەی بڵاوی کردەوە و ئەوش بۆ هۆکارێک کەسانەی مامی یوسف لە 21/3/2022 دەستگیر بکرێتن وەروها لە دوایین ڕەخنەی لە گەنجێکە بە ناوی مەلا قاتیل ئەو کەسەیە ماوەی چەند ساڵێکە لە سۆشیال میدیا بەدەرکەوتووە سەرەتا تەنها بە سەوتی بە شێوازێکی کۆمیدی باسی لە خەڵک دەکرد بەڵام دواتر وەکو فێس بە دیارکەت و وەکو کەسێکی کۆمیدی خۆی بە خەڵک ناسان تاوەکو ئێستا چەندی جار ئەو گەنجەیە تووشی ڕەخنە بۆتەوە لە سۆشیال میدیا وەروها لە ئێستادا خەڵکێکی زۆر پێگیری دەکەن و فانینە بە هەمان شێوەش ئەستێرەکەریمیش لە ئێستادا خەڵکێکی زۆر پێگیری ئەو ئافرەتە دەکا و بە هەمان شێوە هەواداری مەلا قاتیلیش لە ئێستادا لە سۆشیال میدیا لە کەسە کۆمیدیایەکان بەرچاوترینە وەروها مەلا قاتیل لە ئێستادا دەڵێ من یەکەمین کەسم لە کوردستان کۆمیدی بم بەڵام تاوەکو ئێستا چەندین هونەرمەندی گەورە و بەناوبانگ خاوەن ئەزمون هاتوونەتە سەرخەت و ڤیدیۆیان کردووە وتیان ئەم گەنجێ بە هیچ شێوازێک کۆمیدی نییە تەنها ئەو گەنجێکە لەگەڵ هاوڕێکانی قسەی خۆش و گاڵتۆگەب دەکا و وەروەها شاب لە یەکتری دەدەن ئەمە بەمە ناڵێن کۆمیدیا ناوێکی تری هەیە لە سۆشیال میدیا پێویستە بەخۆی نەڵێ کۆمیدیا بەڵام مەلا قاتیل ڕۆژ بە ڕۆژ دێتن و فانی زیاتر دەبێت لە سۆشیال میدیا وەروەها لە دوایین هەڕەشەی مەلا قاتیل بۆ ئەستێرەکەریم بەو شێوازە هەڕەشە لەو خاتونە ئەمە لێرە چنینە
لونو من أستير كريم شان لبدانا يعني نحيا نحرمات نرز نتقدير مواصفاتك نأدبك نهيشتك لو آفرة دانيا كاتي ليرج مالي داشي لها وليري لعنكاوة كسك يعني وبزادي بمتاكا كسك أم طولي خومي اللي بكموه يعني وكو صك بهمو عالمي دحبي يعني لسويد دانش تي باز ناوي عالمي ديني باز أو يعني كسك كليبا دكا دسيقسي بيدري يكا لقى خزانك بياسي دكا دسيقسي يعني موضوع نمايا قزا سريق سنكا خوش زور بيزغما من دبي ايو توبا قلت كورا بابا اتوتسي بس بريال هوليري دبوي بريال زيك دبوي خود لو كنينا والله على كلنا من اول اخر زار باسي بكم كم زارش باسي بكم لبروي لو مستوى نايبين بلام قروجك ما بيأمن الجيان هل تشتك بس لو آفرتي هذا وأمنم يحسر ورنيقي من بقدر بێگومان دوای ئەو قسانی مەلاقاتیل ڕاستەوخۆ ئەسێرە کەریم وەڵامی داوە وەکو هەموو جارێک بێ وەڵام نامێنێتەوە ڕاستەوخۆ وەڵامی داوە بەڵام بە شێوازێکی تر وەڵامی مەلاقاتیلی داوە بەبێەوەی هیچ ئەحساب بێتن بە شێوازێکی زۆر کۆمیدی و پێکەنین ئەمجارە کۆمیدیایەکە جیاواز بۆتەوە ئەسێرە کەریم کۆمیدی بووە و وەروەها مەلاقاتیلیش جدی بووە بابزانی قسەکانی ئەسێرە کەریم چی و چی دەڵێتە قاتلم نديوا آها قرينو شايف الطليق غامي وكيف انا سبب انا قوي انا ما بعرف يا اخي يا ما خاف انا لا ترسى خاو لناك وتاجر قصتين وكنان جرجي من بنان ونانوات يقيشوني ستينا تاتا أقرأكي كسكن متجمع على المخون زيرو كنا خريكا ميزاكا مخوا لناك لا تعمل ئەمە نوێترین زانیاری بوو دەربارەی ئەو کەسایەتیە بەناوبانگانەی نێو سۆشیال میدیا تاوەکو ئێستا ئەو دوو کەسایەتیە تووشی چەندین ڕەخنە بوونەتەوە وە لەگەڵ چەندین کەسایەتی دیاری کوردستان بۆتە کێشۆ دەمەقاڵیان بەڵام لە کۆتاییدا بە شێوازێکی ئاسایی کۆتایی هاتیە هیوادارین نێوانیان چاپ بێتەوە هیچ کێشیان لە نێوان نەمێنێتەوە نەک تەنها ئەم دوو کەسایەتە هیوادارین هەموو کەسایەتەکانی ناو سۆشیال میدیا بەبێ کێشە بژێن ئایا تۆ حەق بە کامیان دەدەی کامیان لەسەر حەقە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا